بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک یانەی خانەقین لە هەڵەبجەی بردەوە و بە سوودبینین لە شکستی ڕزگاری بۆ یەکەمی کۆمەڵی دووەمی خۆلی پلەیەشی کوردستان. بە ئەنجامێکی گەورە و بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک یانەی خانەقین لە هەڵەبجەی بردەوە و بە سوودبینین لە شکستی ڕزگاری یانەکەی ئەڵوەن توانی بچێتە ڕێزبەندی یەکەمی خولەکە. گێمی یەکەمی یاری خانەقین بە هێرشکردن دەستی پێکرد تا لە خولەکی 20 شوان حەمە گۆڵی پێشکەوتنی بۆ یانەی خانەقین تۆمار کرد. بەڵام ئەم خۆشیی خانەقین درێژی نەکێشا و لە خولەکی 34 هاوکار جەلیل گۆڵی بەرامبەربوونەوەی بۆ یانەی خاوەن 5000 شەهید تۆمار کرد و گێمی یەکەم بەو ئەنجامە کۆتایی هات. گێمی دووەمی یاری خانەقین بە بەهێزتر گەڕایەوە ناو یاریگا و لە خولەکی 50 لە ڕێگەی سجاد ڕەعەت توانی گۆڵی پێشکەوتن تۆمار بکات. هەرچەندە هەڵەبجە لە هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکە بوو، بەڵام موسعەب جەمال توانی لە ڕێگەی لێدانی سزاوە گۆڵی سێیەم و دڵنیایی بۆ یانەکە تۆمار بکات و هەڵەبجە لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە پێهیوا بکات. الحمدلله ئێستا ئێمە خاوەنی 15 خاڵین پێما بە یەکەمین ئینشەڵڵا خاڵی بەهێزی ئەمە یاریزانەکانمان هەمومان بە یەک دڵ و بە یەک دەست یاریەکەین هەموو یاریەکان وەکو یاری کۆتایی سەیرەکەین ئامانجیشمان لە سەرەتاوەمانەوە بوو بە خولەکە بەڵام لە ئێستاوە ئامانجەکەمان ئەگۆڕین ئینشەڵڵا سەر بکەوین بۆ خولی نایابی کوردستان. یاریەکەی ڕۆژ بەڕاستی هەرچەندە لە دەرەوەی خانەقین بوو بەس بەڵام ئێمە خوا موفەقمانی کرد و توانیمان 3 خاڵ بەڕاستی 3 خاڵە زۆر گرینگە لەبەرەوە ئێمە توانین بڵێن ئیسا یەکمین لە ڕێزبەندی خولەکە. بەهۆی سزادانی یانەی خانەقین بە پاساوی مامەڵەی ناوەرزشی هاندەرانی ئەو یانەیە بەرامبەر یانەی کۆیا یەکێتی تۆپی پێی کوردستان خانەقینی ناچار کرد لە دەرەوەی یاریگای خۆی میوانداری یانەی هەڵەبجە بکات و بۆ ئەو بەبەستە یانەکە یاریگای شەهیدی مەحموودی مامە عەزەی تایبەت بە یانەی دەربەندیخان دەستنیشان کرد و بە سەرکەوتنیشیان بەسەر یانەی میوان توانیان ئاهەنگی سەرکەوتن بۆ یەکەمی ڕێزبەندیەکەی خولەکەیان تێدا بگێڕن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.